لەگەڵ تەوابوونی وادەی درێژکراوەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ئاگەرەکانی بوونەوەی بە سەرۆکی هەرێم بۆ جاری چوارەم گفتوگۆ و تێبینەکان لەسەر سیستمی سیاسی لە هەرێمدا جارێکی تر هاتە بەر ڕۆشنایی و باسوخواسی لەبارەوە دەکرێت. سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان لە ئێستادا ئاشکرا نییە چ جۆرە سیستمێکە، پەرلەمانی یان سەرۆکایەتیە، لە کاتێکدا کە هەندێک لایەن پێیان وایە کە سیستمەکەی هەرێم لە سەرۆکایەتیەوە نزیکە، چونکە سەرۆکی هەرێم بە دەنگدانی نهێنی و ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانەوە هەڵدەبژێردرێت و زیاتر لە 24 دەسەڵاتی هەیە. ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستاندا، ئەوە دەبێت چاوێک بە یاسای ژمارە 2 ساڵی 1992 هەڵبژاردننی سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا بخشێنینەوە کە ئەو کاتیش ڕاستەوخۆ بە دەنگدانی نهێنی لەلایەن هاوڵاتیانەوە هەڵدەبژێردرا، بەڵام ئەو کات ئەنجامی هەڵبژاردنەکە یەکلا نەبوویەوە. لەو کاتەشدا بە پێی یاساکە ئاماژە بەوە دراوە کە سەرکردەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کە هاوتای پۆستی سەرۆکی هەرێمە لە ئێستادا سەرکردەی گشتی هێزە چەکدارەکان بوو. سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێکاتەیەکی سیاسی، ئیداری و یاساییە بە پێی مادەکانی یەکەم و دووهەم و سێهەم لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو. سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنە لە هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی هەرێمی کوردستانە و هەروەها سەرۆکی هەرێم بە دەنگدانی نهێنی و ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیانەوە هەڵدەبژێردرێت. هەرچەندە لە ساڵی 2005 سەرۆکی هەرێم لە نێو پەرلەمان هەڵبژێردرا، بەڵام بۆ ویلایەتی دووەم سەرۆک لە هەڵبژاردننی گشتیدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و نهێنی هەڵبژێردرایەوە. لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستاندا ئاماژە بەوە دراوە کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان سیستمێکی پەرلەمانیە، بەڵام ئاماژەش بەوە دراوە کە سەرۆکی هەرێم سەرۆکی باڵای دەسەڵاتی جێبەجێکردنە و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە. بەم پێش بە شێوەیەکی ئەمەلی سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان لە ئێستادا سیستمێکی سەرۆکایەتیە نەک پەرلەمانی، چونکە پەرلەمان بە هیچ شێوەیەک توانای لێپرسینەوەی نییە لە سەرۆکی هەرێم، بەگرە بە پێچەوانەوە سەرۆکی هەرێم توانای هەڵوەشانەوەی پەرلەمان و ڕاگەیاندنی باری نائاسایی هەیە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمان و سەرۆکی حکوومەتدا. ئەمە جگەلەوەی کە سەرۆکی هەرێم سەرکردەی هێزە چەکدارەکانی هەرێمە و 24 دەسەڵاتی جیاوازی هەیە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەزمموی عێراقی نوێ، ئەوە دەبینین کە عێراق سیستمێکی پەرلەمانی هەیە و هیچ سەرکردەیەک بە دەنگدانی ڕاستەوخۆ هەڵ نابژێردرێت. تەنانەت سەرۆک کۆماریش لەلایەن پەرلەمانەوە هەڵدەبژێردرێت و دەسەڵاتەکانیشی دیاریکراون بە جۆرێک کە دەگاتە دەسەڵاتی تەشریفی و پرۆتۆکۆڵی. هەروەها لە سیستمە پەرلەمانەکەی عێراقدا سەرکردەی گشتی هێزە چەکدارەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە نەک سەرۆک کۆمار کە هەردووکیشیان لێپرسینەوەی پەرلەمان دەیانگرێتەوە. پێشتر و دوای یەکەم دیداری فەرمی تاڵەبانی و نەوشیروان مستەفا هەردوو لە ڕایانگەیان کە سیستمی سیاسی لە هەرێمدا پارلەمانی بێت، بەڵام پارتی دیموکراتی کوردستان سوور بوو لەسەرەوەی کە دەبێت سەرۆک لە ڕێگەی دەنگدانی ڕاستەوخۆ و نهێنیەوە هەڵبژێردرێت. لە ئێستاشدا هەندێک لە پارتە سیاسەکانی هەرێم بە ئاشکرا داوای ئەوە دەکەن هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بگەڕێتەوە ناو پەرلەمانی کوردستان و سیستمی هەرێم پەرلەمانی بێت. هەروەک لە دواهەمین گۆڕانکاریەکانی ئەو پرسەدا نەوشیروان مستەفا ئەو ویستەی بە ئاشکرا ڕاگەیاند. پێمان وایە گونجاوترین سیستەمی سیاسی بۆ کوردستانی عێراق سیستەمێکی پەرلەمانیە هاوشێوەی بەغدا. باپی شیکردنەوەی بەشێک لە چاودێرانی سیاسی هۆکاری داواکردنی پارتە سیاسەکان بۆ گەڕانەوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم بۆ ناو پەرلەمانی کوردستان تەنها گۆڕینی سیستمی سیاسی نییە بۆ پەرلەمانی، بەڵکو بەهۆی ئەم گۆڕانکاریانەوە دەسەڵاتی زیاتر دەدرێتە پەرلەمان و ئەندام پەرلەمانان و هەروەها لەم کاتەدا سەرۆکیش وەک هەموو کاربەدەستێکی ئەم هەرێمە قابیلی لێپێچینەوەیە. ئەمە جگەلەوەی کە هەر کات سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت، ئەوە ماوەی سەرۆکایەتەکەی بەندە بە تەمەنی پەرلەمانەوە.